باز لە ئەو گرفتانە ئەکا کە بەهۆی تەکنەلۆژیاوە ئەبنە هۆکارێک بۆ ئەوەی کە زمانگرتنی مناڵ دوا بکەوێ یاخود گرفتێکی بۆ دروست ببێ جا ڕەنگە زۆربەی زۆرمان ئەمەمان بینی بێ مناڵانی ئێستا زۆر زانن سەحر بە بەراورد لە چاو مناڵانی ڕابردووە دەست بەجێکە گەورە ئەبن خۆ ئەدەنە ئەم ئایپاد و مۆبایل و ئیتر ئەو تەکنەلۆژیانەی کە لە ئێستا زۆرترین بەکارهێنەری هەیە لەم کاتەیە کە خۆ ئەدەنە ئەم هەرێکێک لەم تەکنەلۆژیانە بە تایبەتتر ئایپاد کە مناڵ زۆر بەکاری ئێنە ئێستا ڕەنگە ئەمە گرفتێک لە زمانگرتنی مناڵەکە دروست بکە یاخود بە شێوازێکی پارا و هاوشێوەی ئەو مناڵانەی کە لە زمانی پێشوە قسەیان کردووە لە تەمەنی ئەمانە ئەمان نەتوانن بەو پاراویە قسە بکەن هەنێک لە وشەکان ڕەنگە گرفتیان بۆ دروست ببێ لە وتنیان بە شێوەیەکی پارا و هەنێکیشان هەر خۆی لە خۆیان گرفتی دواکەوتنی زمانگرتنیان بۆ تووشە بێ بۆ ئەوەی کە لەسەر ئەم بابەتە بە شێوازێکی چڕوپڕ گفتوگویەکی چڕوپڕ بکەین میوانداری کاک فەرهاد ئەحمەدمان کردووە کە بەڕێزیان ماستەریان هەیە لە ئاخاوتنی مناڵدا فەرموو کاک فەرهاد فەرموو سڵاو لەبێ بەخێر بێ کاک فەرهاد بەخێر بێ سەرچاوان بەخێر بێ کاک فەرهاد بەخێر بێ سەرچاوان جا کاک فەرهاد ئێمە ئەڵێن ماستەریان هەیە لە ئاخاوتنی مناڵدا بەڕێستان خۆتان پسپۆڕیتان هەیە لەم بوارەدا جیاوازی ئەوەی کە پسپۆڕیت هەبێت و یاخود بەو شێوازێتر کە ئێمە ناوی هێن ماستەرتان هەبێت لەم بوارەیە بە شێوازێکی گشتی خۆی لە چیا ئەبینێتەوە زۆر جیاوازی نیە لە ڕاستیدا ئەمە بەشێک لە زانستە پزیشکیەکان بەشی چارەسەری زمان واخاوتن کە کرێ بڵێ پسپۆڕی چارەسەری یا چون خۆ مەسێرم هەیە کرێ بڵێ مەسێری لە چارەسەری زمان واخاوتن ئەمە کۆلێژێکی تایبەت بەخۆی هەیە پسپۆڕیەوە هەر کۆلێژی پزیشکی زۆر باشە جا کاک فەرهاد بە لەوە دەست پێ بکەین سەرەتا ئاخاوتنی مناڵ پێویستەکە بە چ شێوازێک بێت لە چ تەمەنێکا تۆ ئیتر بڵێ ئەم مناڵەی من تەواو ئیترە بێ بە شێوازێکی باش وردە فێری گفتوگۆ بێ لە وشەکانەوە وردە دەست پێ بکات و دواتر بە شێوازێکی پارا و گفتوگۆ بکات ئاخاوتن و قسەکردنی مناڵ وەکو هەموو تواناکانی مناڵ خۆناغی هەیە هەنێ مایلستونی پیاڵێن خۆناغا کەم خۆناغەت تقریبا لە مناڵەکانە تۆزی فەرقەیە بەڵام بەگشتێت توانین بڕین لە هەموو دنیا هەنێ خۆناغی دیاریکراوی هەیە کەم خۆناغە لە تێپەڕن بۆ نمونە مناڵ لە تەمەنی یەک ساڵی یا یەکەم وشەکان یاڵێ پێشەوە لە تەمەنی 4-5 مانگە گڕوگاڵەکە دوایی گڕوگاڵەکەی پیاڵێن بەبلینگ واتە پێشکەوتوترە بێت لە تەمەنی یەک ساڵە وشاڵێ دوای ئەبێتە تەمەنی یەک ساڵ و نیم ئەتوانێت دوو وشە پێکەوە بڵێ واتە ڕستەی دوو وشەی بڵێ دوای لە تەمەنی 2 ساڵ ئەتوانێت ڕستەی زۆرتر بڵێ کاروا کە زۆرە بێت لە بواری تێگەیشتن و قسەکردنا ئەم زمانی پێشەکەوێ و ئێمە ئەتوانین بڵێن تقریبا لە دوای 3 ساڵ بۆ نزیک 4 ساڵ مناڵە بێ قسەکردنی تەواو ببێ یعنی لە نزیک 4 ساڵێتر قسەکردنی وای لێتێ کە ئیتر ئەتوانین بڵێن ئەو مناڵە ئەگەر کێشەیەکی نەبێ لە زمانی دایکی خۆیان بە قسەکردنی بە تەواوی بەدەستێنات زۆر باش ئێستا ئێمە دێنە سەر هۆکاری یەکێک لە گرفتەکانی زمانگرتنی منداڵان تەکنۆلۆژی ئامێرە زیرەکەکان تەلەڤیزیۆن ئەمانە چۆن کاریگەری دروستەکان لەسەر دروستبوونی ئەم گرفتە لە ڕاستیە بۆ یەکە بزانین چۆن تاسیرەکەن لەسەر قسەکردن و زمان باشتر وایە کە بزانین کە ئێمە باس لە زمانەکەین زۆر جار دایک و باوکەن وازن زمان بەس قسەکردنە لە کاتێکە زمان بەشێک زۆر بەربەڵاوترە لەمە ئێمە نووسین هەر زمانە خوێندنەوە هەر زمانە چوزانم زۆر جار زمانی ئشارات هەر زمانە زمانی جەستە هەر زمانە واتە گەر مناڵێ لە زمانە کێشەیەبی هیچ هەمەمانی نییە و لە هەموو هەمانە کێشەی بۆ دروستە بێ تێگەیشتن هەر زمانە ئەمە کاک فەرهاد بم بوورە قسەکە دەبڕم زۆر جار ئێمە مناڵانێک کە ئەبینین درەنگ زمانەگرن بە ئیما و ئیشارە زۆر باش کەسەکان تێگەنێن واتە لە بوارەکانی دیکا کێشانێ تەنیا لە وشە ڕاستکردنەوە یان لە بەکارهێنانی وشەکانە کێشەیان هەیە ئاخر ئەکرێ ئەمە بڵین یەکێ لە کێشەکانی زمانە کە بەس کێشە قسەکردنیان هەیە زۆر جارەمە بینین ئەو مناڵە لە تێگەشتنە کێشەی نییە هەنێ هەر مناڵەکە جنابوو ئاماژەی پێکەی ئەگەر قسێکی ببین لە قسەمانەگا بڵێنەوە کرد تێگا بەڵام ناتوانێت دەری ببڕێ ئەتوانین بڵین ئەم مناڵە تەنیا لە بەشێک لە زمانە کێشە هەیە کە هی قسەکردنە هەنێ لە تێگەشتنایەتە قسەی نییە بۆ نمونە ئێمە ئەگەر ئێوە مناڵێکی ئۆتیزم بێنە بەرچاوخۆتان ئەم مناڵە کێشەیەکی لە زمانە هەیە کە تقریبا لە زۆربەی لایەنەکانە هەیە
لە تێگەیشتنە لە قسەکردنە لە پەیوەندیکردنە لە ئیشاراتە لە نووسین و خوێندنە یعنی لەمانە هەموو کێشەی بۆ دروستە بێ. جا پێش ئەوەی کە جوابی وڵا پرسیارەکەم بێتەوە ئەمە ئەگەر باسێکی لێ بکەیتەوەتە چۆن دایک و باوک بزانێت منداڵەکە هیچ گرفتێکی دیکەی نییە چۆن بزانە بۆ نمونە لەوانەیە گرفتی ئۆتیزمی نەبێت. لە ڕاستیدا ئەگەر بمانێ بڕۆینە سەر ئۆتیزم ئەو خۆی هەنێ تایبەت بزانێت تەنیا گرفتی قسەکردنەکەیە. جیاوازیە کە ئەتوانین بڵێن تۆزی دایک و باوکان لێ تێبگەن ئەوەیە کە ئەگەر مناڵ بەس کێشە قسەکردنی هەبێ لەم بەشەکانترە کە ئاماژەمان بێت کێشێنی بۆ نمونە ئەم مناڵە تێگەشتنی باشە تەرکیزی باشە پەیوەندیکردنی زۆر باشە یاریکردنی زۆر باشە ئەمە هەموو ئەمانێ باشە بەس مناڵێکە کە قسەکردنی کێشەی هەیە یان ناتوانێت وەکو هاوتەمەنێکی خۆی قسە بکە بەڵام مناڵێکی کێشەی ئۆتیزمی هەیە کێشەکانی بەربڵاوترن یعنی جگە لە کێشە قسەکردن زۆرجار لە تێگەیشتنە کێشە هەیە زۆرجار لە پەیوەندیکردنە لە تەعاملە لە داواکاریە لە ئیشارەتە لە یاریکردنە لە چوزانم پێکەنین و هەنێجار سێرکردنا لە هەنێ ڕەفتاری دووبارەیە پێڵێن ڕپێتیتیڤ بیهێڤیر یعنی هەنێ خوی دووبارە هەنێ ڕەفتاری دووبارە هەموو ئەمانە کێشیان هەیە بەڵام مناڵێکە بڵێن مناڵێکە کێشەکەی بەست دواکەوتنی قسەکردنە لەمانە کێشێوایەکی کاتە ئێستا وەڵامی پرسیارەکەم ئەگەر لەبیرت وەڵامی پرسیارەکە ئەمویست ئەوە بڵێم کە ئێمە کاتێکەمانوێ بزانین چ تەسیرێکە تەکنۆلۆژیا تەلەڤیزیۆن ئایپەد لەسەر زمان ئەبێ بزانین ژێرخانەکانی زمان چین چۆن زۆرجار تەسیر لەسەر ئەوەکە یەکی لە ژێرخانەکانی زمان پێڵێن کاگنیشن یا وەکو بڵێن لایەنە معریفیەکانە وەکو بۆ نمونە تەرکیز تەرکیز بەشێکی زۆر گرنگە بۆ زمان کە یەکی لەو شانسە کە تەکنۆلۆژیا زۆر تەسیری لەسەرەکە بۆ نمونە هەستەکانمان ئێمە ئەگەر بمانوێ بزانین زمان یا مێشکی مناڵ چۆن گەشاکە یەکێ لە بەشە گرنگەکان بۆ گەشەی زمان و مێشکی مناڵ لە ڕێگەی هەستەکانمانەوەی یعنی مناڵێک هەر پێشەوە لە دایک پێ هەستی بیستنی کارەکە شت ئەبیسێ کە لە دایک و دیتنە هەستی لەمسە بۆنە تامە هەموو ئەمانە دەسەکەن بە کارکردن بۆچی بۆی کە و مناڵە لە دنیای دەوروبەری تێبگە و ئەو وروژەنێرە ئەو ئستیمولیشنێکە لە دەرەوە هەند تەسیرەکەنە سەر ئەم مناڵە و ئەمە ئەبێتە هۆی گەشەی مێشکی ئەو مناڵە ئێستا ئەگەر لە ئەم تەمەنێک زۆر حساسمان هەیە ئێمە ئەڵێن تەمەنی لە دایکبوون هەتا 2 ساڵ ئێستا ئەم تەمەنە زۆر حساسە بۆچی چۆن کە مێشکی مناڵ خەرێکی لەم تەمەنا خۆیەگرێ یعنی زۆرترین ئاڵوگۆڕ و گۆڕانکاری لەم تەمەنا لە مێشکی مناڵە دروستە بێ ئێستا بە تایبەت ئەگەر لەم تەمەنا هەر کێشێک ببێتە هۆی ئەوەی کە ئەم تەعادولە تێکبا تەسیرەکە سەر گەشەی مێشکی مناڵ و تەسیرەکە سەر زمان و تەرکیز و هەموو بوارەکان تێ ئەو بەشانە کە گرنگن کە بێ مناڵ ئەم گەشە وەکو نورماڵ بیکات ئەوەیە کە ئەم هەستانە تعادلیان هەبێ یعنی ئەم وروژنێرە بە شێوەیەکی ئاسایی و نورماڵ وەربگرێ نە زۆرتر لە خۆی وەری بگرێ نەکەمتر لە خۆی و بەشێک گرنگتر ئەوەیە کە ئەو تەعاملاتە کە لە نێوان ئەو پەیوەندیە کە لە نێوان مناڵ و ئەو دەوروبەرەکەی هەیە یعنی پەیوەندی نێوان مناڵ و دایکی مناڵ و باوکی مناڵ و دەوروبەری ئەمانە زۆر تەسیرەکەنە سەر گەشەی مناڵ و گەشەی بەتابەت زمانی مناڵ جا ئێستا ئەم پرسیاری ئێوە کە ئەبێتە ئەلکترۆنیەکان و تەلەڤیزیۆن و ئەمانە تێن تەسیرەکەن سەر ئەم بابەتانە کە گرنگن بۆ گەشەی مناڵ بۆ نمونە مناڵێکە لە تەمەنی کەمە لە هەموو تەمەنەکانە تەبەن هەیە بەتایبەت پێش 2 ساڵە کە باسمان کرد زۆر سەری تەلەڤیزیۆنەکە یان ئایپادەکە ئەم مناڵە دەرفەتی زۆر کەمە بێتە بۆ ئەوەی کە لەگەڵ دەوروبەریە تەعاملکە بۆ نمونە لەگەڵ دایکە یا لەگەڵ باوکە ئەمە لە بواری پەیوەندی و تەعاملە و کە زۆر بەشێکی گرنگە لە بەشێکی تر کە بەشی هەستەکان بوو تۆ سیرکەن ئێمە کە سەیری شاشە تەلەڤیزیۆنەکەن یا مۆبایلی ئایپەدەگەین بە ڕێژێکی زۆر تەرکیزمان وای لێتی کە بەس بۆ ئەوەیە یعنی ئەم تەرکیزە ڕابوێرە ئێمە هەنێ ئستیمولیشن وروژنەری دیتنی و بیستن ئەبینی ئیتر دەرفەتی ئەومان نابێت کە ئێمەش دەگەڵیا قسە بکەین ڕاستە ئێمەش دەگەڵیا پەیوەندیمان بێ لە گەشەی قسەکردنی مناڵە ئەمە قۆناغێکمان هەیە زۆر گرنگە ئەو قۆناغەچەوەی کاتە مناڵ لە تەمەنی 3-4 مانگە دەسەکە بە گڕوگاڵ ئەبێ ئەم گڕوگاڵی خۆی بیبیسێ کە بێ دەهۆی دیسان گەشەکردنی مێشک و قسەکردن یانە کە خۆی دەنگی دەرەهێنێ ئەبێ خۆی بیبیسێ بەڵام ئەوە سەیەکەنە مناڵە کە سەیری ئایپادەکە یا تەلەڤیزیۆنەکە هیچ دەنگی لە خۆی نابیسێ بەس دەنگێکە لە دەرەوەی
یعنی ئەمە بێتە هۆی تەسیرێکی خراپی زۆر لەسەر قسەکردنیە مناڵ. باش جا کاک فەرات ڕەنگە زۆربەی کات دایکان و باوکان کە ئەم پرسیاریان لێ بکەی بڵێ بۆ ئێڵی مناڵەکەت ئەوە سێری تەلەڤیزۆن بکە یاخود بۆ هێڵی لەو تەمەنە مناڵەوە ئایپاد بەکاربێنێ زۆر کات ڕەنگە ئەم وەڵامت بنەوە بڵێن بەهۆی ئەوە زووتر فێری گفتوگۆکردن بووە. ئەمە خۆی دروستە ڕەنگە لە هەنێکیشانە گفتوگۆکە دوا بکەوێت بەڵام هەنێکیان بەم شێوازە جواب بەێنەوە ئەڵێن بەهۆی ئەوەی کارکتەرەکان کارکتەری کارتۆنی زیاتر کاریگەری ئەوان لەسەر ناڵەکە زۆرترە فێری گفتوگۆکردن ئەبێ و شەکان دووبارە ئەکاتەوە هەتاوەکو ئێمە ئەمە ڕاستە؟ ئەزانی چۆن ناتوانم بڵێم ئەمە تاڕادێکی زۆر ڕاست نییە بەڵام تاڕادێکی کەم ڕاستە بۆچی؟ ئێمە ئەگەر هەنێ مەرج لە بەرچاو بگرین ئەمە بەپێ توێژینەوەکان کە کراوە هەنێجا زۆر کەم ئەکرێت تەلەڤیزیۆن سوودی بۆ مناڵەکە هەبێ بەڵام ئەمە هەنێ مەرجی هەیە مەرجەکان چین؟ یەکەم ئەم مناڵە تەمەنی ژێرەوەی 2 ساڵ نەبێ ئێستا لە زۆربەی وڵاتانە لە زۆربەی شوێنەکانە قەدەغاکرێت سیرکردنی تەلەڤیزیۆن موبایل بۆ مناڵە ژێر 2 ساڵ هەر وەکو پلانە قەدەغاکرێت مناڵەکە یەکێ لە مەرجەکانەوەی تەمەنی سەرەوەی 2 ساڵ بێ دواکەوتن و کێشە و تەخیرێکی نەبێ بۆ نمونە گومانی کێشی وەکو ئۆتیزمی لێ نەبێ گومانی کێشی وەکو دواکەوتنی لێ نەبێ یعنی ئەم دایک و باوکانەی بیریشتە نەچێتەوە وەڵامەکەت ئەم دایک و باوکانی وا ئەڵێن لە تەواوی ئێستا کە ئاماژەت بۆ کردتە زمان تەنها گفتوگۆکردن نییە هەستەکانی تری باشە مناڵەکە ینی هەستەکان زۆر باش تێئگا لە تۆ یعنی بە چاوەکان تا لێو تێئگا کە شتێکی پێ ئەڵێ هەموو شتەکانی تری باشە تەنها گفتوگۆکردنەکە نەبێ کاتێکش کە پرسیاری گفتوگۆکەیان لێکێڵێ ئەو شانەی ئێمە پێی ئەڵێن ئەوانە ناڵێتەوە بەس ئەوەی خۆی گوێی لێ ئەبێ لە کارتۆنەکانەوە بەردەوام ئەمانە لە کێشەکان ئەمەیە ئێستا ئێمە زۆر جار کێشێتر هەر پەیوەندی بەمە هەیە ئەیبینین من مناڵێنێکە بینیم ئێستا کە مناڵێنە تەمەنیان کەمەتێن ئینگلیزی قساکەن ئەڵێ مەمە خۆتان فێر ئەڵێ نەوەڵا لە یوتیوب و لە تەلەڤیزیۆن فێر بووە ئەمە کێشەیەکی زۆر خراپە بۆ فێربوونی زمان لە ڕێگەی ئەم تەلەڤیزیۆن و یوتیوبەوە چۆن بە شێوەیەکی دروستە مناڵە فێر ناکەن ئەمە خۆی باسێکە بابەتێکە بەڵام ئەوەی کە من ئەمەوی باسیگەم ئەوەیە کە ڕاستە هەنێجا لەواچێت تەسیری هەبێ کاریگەری باشی بۆ مناڵ هەبێ شتیان لێ فێر بێ بەڵام ئەم شت فێربوونە مەرجی هەیە مەرجی ئەوەیە کە پێشەوە ئەبێ سەدمە بۆ مناڵە نەگەینێ ئێستا بۆ ئەوەی کە کێشەی بۆ دروستنەکە ئەم مەرجە لەمە لە بەرچاو بگرین یەکەم وتم مناڵەکە تەمەنی سەرەوەی 2 ساڵ کێشەیەکی نەبێ و دوای ئەوە بە ڕێژی دیاریکرا زۆر کەم بەکاری بێنێ یعنی ئەگەر سەیری تەلەڤیزیۆنەکە ئەم سیرکردنە کەم بێ ئەوە نەبێت کە ڕۆژە 6 ساعت ئێمە بینی دایکەکە یا باوکەکە بە دیار تەلەڤیزیۆن دایان خوێنەوە کارەکان خۆیان نەکەن پس کاتەکەی زۆر کەم بێ مەرجێتر ئەوەیە کە ئەو شەکە سەیرەکەن ئەو بابەتەکەی لە ئاستی تەمەنی ئەو مناڵە هەبێ نێ دانیشێ سەیری فیلمێکە بۆ نمونەکەی باوکو دایکیە ئەوەیە کە لێ تێبگا هەندێکیان تەنانەت دیالۆگی شیتیانە تەنیا جوڵەیە وایە و بەشێتر زۆر گرنگ ئەوەیە کە دایک و باوکەکان ئەگەر ئەیانەوێت لە تەلەڤیزیۆن سوود وەرگرن کەڵک وەرگن ئەوەیە کە دانیشن لەگەڵ مناڵەکانە سەیریکەن و هەنێک چت بەکار بێنن بۆ نمونە لەگەڵ مناڵەکان دانیشن کە سەیری تەلەڤیزیۆنەکەن ئەو شتیانە بۆ شەڕکەن بۆ نمونە شەڕێکەکەن بۆیان کەم ئێستا وای لێ هات وای لێ هات پرسیاریان لێکن دەربارەی ئەو شتە کە ئەیبینن لەیبلی لێبن بۆ نمونە ناوی لێ بنێن لەو شتانە ئەو کارکتەرانە کە لە نێو ئەو فیلما هەیە شتانە کە ڕوو ئەدا بەم شتانە ئەتوانن یارمەتی مناڵەکە بن بەڵام وەکوتم ئەبێ ڕێژی کاتی دیاری کراوە بێ ئەم مەرجانە لە بەرچاو بگرێ ئەگەر ئەمانە لە بەرچاو نەگرێ لە ڕاستیدا زۆرتر دەتوانین بڵێن زەرەری هەیە بۆ مناڵەکە تا سوودی جا ئەگەر منداڵێک خۆی گرفتی ئاخاوتنی هەبێ بەڵام ئەوەی کە جەنا بدوێتە لەگەڵ دایک و باوک دانیشە سەیری تەلەڤیزیۆن بکات ئەمە بەڕاستی ئەتوانێت کاریگەری هەبێت بۆی کە زمانی پاراوتر بەدیان زووتر قسەکە یان هەر با بڵین گرفتەکە ئەو نەیتر زۆرترەکە لە گرفتەکانە ئێمە دوو بەشمان هەیە بەشێک ئەڵێن گرفتەکە هێشتا نەبوو بە پاتۆلۆژیک واتە هێشتا نەبوو بە کێشە نەبوو بە نەخۆشی وەکو ئەتوانین بڵین دواکەوتنێکی ئاساییە تەبیعیە ئەتوانێت بۆوانە تەسیری هەبێت بەڵام کاتێک کێشەکە بوو بە پاتۆلۆژیک یانە بوو بە کێشەیە کە ئێتە توانین ئێمە ناوی کێشەی لێ بنین ناوی دیزۆردری لێ بنین ئەو کاتە پێم وانە بەس تەلەڤیزیۆن بتوانێت یارمەتیان بە ئەمە لە کەیکەوە کێشە سەیرەکرێت لە کەیکەوە کێشە نییە ئەمە ئەبێ پسپۆڕێ بیبینێ بزانێ تەمەنەکە ئەمە دیاری ئەکا بە پێ تەمەنەکە و بە پێی تواناکەی لەواشی توانایەک هەبێت لە تەمەنی 2 ساڵە کێشە نەبێ بەڵام لە تەمەنی 4 ساڵە کێشە باش
جەنابەت لە قسەکانتە تیشکت خستە سەر بابەتی تەرکیز کە تەرکیز کەم ئەکاتەوە ئامێرەکانی تەکنۆلۆژیا لە مناڵە. ئێستا بامینە سەر ڕێگە چارەکان ئەم با بڵێن تەرکیزە وەک یەکەم خاڵەگەر قسەی لەسەر بکەین چۆن بە قووەتەکرێت لە منداڵە بۆی کە توانای قسەکردنەکەشی لەگەڵگا بەهێز بێت. ئەتوانین بڵێن باشترین بۆ بەهێزکردنی تەرکیز کە تەسیرەکە لەسەر هەموو شتێ مناڵەکە و بە تایبەت قسەکردن و بە تایبەت خوێندن جا ئێستا وەچم لەبیر چوو بابەتێتە کە زۆر ئەم ئامر ئەلکترۆنیە بە پێ توێژینەوەکان تەسیری لەسەرەکەن لە داهاتووی مناڵەکە خوێندن و نووسین. یعنی ئەمە جگە لە ئەوەی کە تەسیرەکەن لەسەر قسەکردن و زمان و تەرکیز هەر ئەمە خۆیان ئەبنە هۆی ئەوەی کە ئەو مناڵە لە داهاتووە کە چووە قوتابخانە کێشەی لە خوێندن نووسنا بۆ دروست بێت و زایدەن حەزی لە خوێندن نووسینیش نەبێت. ئەمە هەمووی بەهۆی ئەمانە ڕۆیە. ئەتوانم بڵێم باشترین سروشتی ترین و تەبیعی ترین شتێکە یارمەتی تەرکیزی مناڵبا پەیوەندی و تعامل و یاری نێوان دایک و باوک و لەگەڵ مناڵ. زۆر جارێمە من بە دایک و باوکانم لەگەڵ منداڵەکەتان یاریکەن ئەڵێ ئێمە هاتین چارەسەر بین تۆڵکمان یاریکە لە کاتە ئەڵم باشترین چارەسەر بۆ مناڵ یاریە چۆن کاتێک تۆ لەگەڵ مناڵتا یاریەکەی لەگەڵ مناڵتا پەیوەندی و تعاملت دەبێت لەگەڵ مناڵتا قساکەی دیالۆگ دەبێت گفتوگۆ دەبێت یاری لەگەڵاکەی هەموو ئەمانە ئەبێتە هۆی پێشکەوتن و گەشەی مشکی مناڵ گەشەی لایەنە معرفیەکانی مناڵ وەکو تەرکیز. ئەمە یاریەکە دیاری کراوە یان هەر یاریەکە ڕۆ حسابی بۆ هەر یاریەک بێ بەو مەرجەکە یاریەکە بەم شوێنە بێت کە مناڵەکە دانیشە لە سوچی بۆ خۆی بیکا بەتنیا بە شێوەیەک بێت لەگەڵ باوکو دایکی بیکا پێڵێن ئینتراکتیڤ پلی واتە یاریەکە بە شێوازی تعامل و پەیوەندی ئەکرێت ئەمە زۆر زۆر تەسیر هەیە. بۆ نمونە ئەگەر تۆ میکانۆی لەگەڵ مناڵەکە دەکەی میکانۆکە لە بەردەستی دامنێ بۆ خۆی لە سوچی بڕێ بۆ خۆت یاریکەوش بۆ خۆی یاریکە نازانێ یاری پێ بکە خۆی ئەبێت تۆ فێریکەی هەر بیشزانەی باشترەوەی کە تۆ لەگەڵ یا بیکەی یعنی ئەگەر بیشزانەی باشترەوە تۆ لەگەڵ یا بیکەی پاداشتی بێ پێ بکەنی قسەی لەگەڵاکەی کە یاریەک بێ قسەی لەگەڵا بێ ئەم یاریە تۆ توانی وای لێکە کە سیرکردنی باشکە کە سیرکردنی بەشێکە کە تەسیری هەیە لە لاسایکردنەوە تەقلیدی مناڵە کە لاسایکردنەوە تەقلیدی دیسان بەشێکە کە تەسیری زۆری لەسەر فێربوونی زمان و قسەکردن هەیە. جا باسی تەرکیزت کرد جەنابەت یەکێک لە ڕێگەکان بۆ زیادکردنی یاریکردنە لەگەڵ مناڵە ڕێگەی تریش هەیە بۆ بەقووەتکردنی تەرکیزی منداڵان؟ ئەمە ڕێگەی لە کە وەکو دایک باوکەتوان لە ماڵەوە بیکەن بەڵام کاتێ ئێمە مناڵێکمان بینی کە کێشەی تەرکیزی هەیە ئەو کاتە توانن ئێمە هەنێک تەمرین و ڕاهێنەی تایبەت بکرێت بە پێ مناڵەکە کە لەگەڵێ بەکاربێنن کە ئەوە بەشێکی جیاوازە بەڵام من ئەوەم باسی کە زۆرتر ئێمە توانین وەکو شتێکە دایک و باوکم بتوان لە ماڵەوە لەگەڵا بیکەن کە وەکو یاریە یان هەر وەکو تعاملە نام هەنێ یاری ترە بۆ نمونە یاری لە سروشتی کە بیکەن لەگەڵی یا ئەم یاریانە کە هەستەکانیان ئەوژێنێ ئەو هەستانە بۆ نمونە هەنێ یاری هەیە تۆ هەستەکان دەستەرجون وەکوەوەی کە دەستخیتە ناو قڕ و یا بە قوڕی سنایی هەنێشی دروستکەیت و یان بۆ نمونە هەنێ یاری وەکو پەت و مورو هەیە ئەمە هەمووی بە پێ ئاستی مناڵەکە و تەمەن و کێشەکەی جیاوازە بەڵام بەگشتی باسێگەم بۆتان هەنێ یاری هەیە بوون و پەت و مورو بەکارەهێنن ئەو مناڵە هاوەهانگی نێوان چاو و دەستی بەهێزەکە تەرکیزی باشترەکە وەکڵی یاری تر کەتوان ئەمانە بەکاربێنن بۆ ئەمە باشترکە. باش جاکاک فەراد ئەگەر مناڵێک دایک و باوکەکە هەستیان کرد کە قسەکردنی دواکەوتووە ڕەنگە تەواوی هەستەکانی تری بە دڵی دایک و باوکەکە بێ بەڵام لە ڕووی قسەکردنەوە بە پێی پێویست نەبێ وەک ئەو کاتێک کە بۆی دیاریکراوە بە پێی قۆناغەکانی خۆی کا پێویستە کافێری وشە بێت و دواتر ڕستە لەو کاتەیە کە پێویستەکاوا بێ بۆ شێوازە نەبێ هێشتا نەگەشت بێتەوە ئاستە چۆنی هەستیش بکەن تا ڕادەیەکی زۆر کاریگەری تەکنەلۆژیای لەسرە ئەم مناڵە چۆنی وردە وردە لی دوور بخەنەوە بە شێوازێک لەگەڵی مامەڵە بکەن تاوەکو زۆر پێشەوە دیار نەبێ مناڵەکە بە شێوازێک نەبێت کە لە پڕ بێ زۆر کاریگەری هەبێ لەسەری و بە شێوازێک بێ کە وردە وردە لی دوور بخەنەوە دواتر فێری گفتوگۆکردن ببێ. زۆر جار ئێمە ئەو جۆرە کە من وا تێگەیشتم کە زۆر جار ئێمە کە باسی تەلەڤیزیۆنێکی لە منداڵانە ئەتوانین باسی ئالوودەبوونیشی بۆ بکەین یانێ بەڕاست زۆر چەر ئەمەە زۆر ئەتوانین ناوی ئالوودەبوونی لێدانین وەکو هەموو ئالوودەبوونێک کە ئێمە ئەمانوێت لای بین ئەبێ ئەو پرۆسانە بۆ ئەمیش بەکاربێنی ئالوودەبوون بە یاری ئەلکترۆنیەکان تەلەڤیزیۆن بەش ئەتوانین بڵێن جۆرێک لە ئالوودەبوونە کە ئێمە چۆن ئەتوانین ئەمە لابین وەکو ئەو ئالوودەیانکە ئەتوانین لای بین بە ئەتوانین هەنێشت دایک و باوکان ئەتوان لە بەرچاوی بگرن بۆی کە مناڵەکان زۆر ئەزیەت نەبێ و باشتر یەکێ ئەوەی کە من لەگەڵ ئەوانیم 100% لای بن
ئەبێ کەمێ بکەنەوە زۆر جار من ئەبیسم هەنیشن وتیان ئەبێم سەتاسەد هەمووی لا بەندایک و باوکە وتیان ئێمە تەلەڤیزیۆنمان هەر 2 ساڵە نییە ئەمە تۆزێک ناکرێت چونکە من ناتوانین بەڕاست پێش ئەم شتانە بگرین چۆن ئەو مناڵە بە شێوەیەکی تر کێشەی بۆ دروستەکە بەڵام ئەتوانین کەمی بکەینەوە و ئەم کەمکردنە وردە کەمی بکەینەوە بە ڕێژەکەی کەم بکەینەوە و هاوکات کە کەمێکینەوە ئەمە ئەڵتەرناتیڤێکمان بۆی هەبێ کە دایک و باوک بۆچی ئەمە زۆر جار ئەبێ بزانین بۆچی دایک باوک ئەمەنە مناڵەکانیان لەبەر ئەم ئامێرانە دانن بۆ ئەوە کە یانە خۆیان کارە و ئیشەکانیان کەن مناڵەکە ئازیێتیان نەکەن دانن بەس ئەبێ بزانن کە ئەم مناڵە هەیە ئەبێ شتێک دانن وەکو ئەڵتەرناتیڤ بۆم تەلەڤیزیۆنە ئەگەر من مناڵەکەم تا ئێستا ڕۆژی 10 ساعت سەیری تەلەڤیزیۆن و مۆبایلی کرد و ئەمە بیکەم بە 8 ساعت ئەبێ بۆ ئەو 2 ساعتی بیرە بکەمەوە جێگرەوەیەکی هەبێت جێگرەوەکە چییە؟ خۆم تحاملی لەگەڵاکەم بیبەمە دەرەوە کارێکی لەگەڵاکەم و وردە ئەمە بکەمکەنەوە کە مناڵە تووشی وان نەبێت کە لەپڕا لایەبین و هاوکات ئەو شتە کە ئەو جێگرەوەدانم جێگرەوەی کە مناڵەکە حەزی لێبێ نەڵێم بە مناڵەکە تۆ تا ئێستا بۆ نمونە 10 ساعت 2 ساعت تۆ بخەوی مناڵەکەمە قبول ناکە بێت جێگرەوەیەکە بێت کە مناڵەکە حەزی لێبێ و دڵنیا بن من بەپێ ئەم ئەزمموی خۆم تاسە نەبینەوە دایک و باوکی بە مناڵەکە بڵێن مۆبایلەکە لا بخۆم لەگەڵ تا یاریەکەم بڵێ نامن یعنی زۆر جار مناڵەکان حەز لە واکەن پێیان خۆشە کە دایک و باوکە لەگەڵ یاریکەن بەڵام دایک و باوکان لەگەڵیان یاری ناکەنەوە دێ ئەوە مۆبایلەکە بۆ خۆت یاریکە بەڵام ئەگەر دایک و باوکی بێن بڵێن بە مناڵەکان دەباش وەرە ئێمە پێکەوە یاریکەن مۆبایلەکە لا بە پێم وانە بڵێنە بۆیە ئەمە بێت لە بەرچاو بگرن کە بتوانن وردە ئەمانە لابن و بە شتێ و یاریێلی سروشتی یاریێلێ باش ئەمانە بێن لە جێدای زۆر باشە جا تێکەڵکردنی منداڵ بەیەکەوە واتە منداڵی کێشەی ئاخاتنیە لەگەڵ مناڵەکانی هاوتەمەنی خۆیان ئەمە تا چەند بەڕاستی دەورێکی بەقوەتی هەیە ئەو مناڵانە کە کێشیان هەیە وەکو ئاخاوتن وێسە ئۆتیزم و هەر کێشێکتر هەرچەنێ تێکەڵ بن چە لەگەڵ مناڵی هاوتەمەنیان چە لەگەڵ دایک و باوک و کەسی گەورە تاسیری باشی بۆیان هەیە بۆچی چون لێرە ئینترەکشنێ دروستەکە لێرە تەعامل و پەیوەندی و گفتوگوێ دروستەکە ئەگەر مناڵەکەش هیچ قسەیەک نەکە هەر باشە یعنی تۆ وا بێنە بەرچاو کە مناڵەکەی توانێت قسەکردنی هەر هیچ نییە یەک وشەژ ناڵێ ئەمە تێکەڵی مناڵەکەین ئەم مناڵە هەر سەیری مناڵەکان ترەکە شتیان لە فێرە بێ فێری لاسایکردنەوە بێ فێری تەخلی دەبێ کە ئەمە تەسیرێکی زۆر باشی لەسەر پێشکەوتنی زمان و قسەکردنی بێ یانە ئەمەوەی بڵێم هەر جۆرە تێکەڵکردنی بۆ مناڵە باشە چ لەگەڵ مناڵی هاوتەمەنیا بێ چ لەگەڵ دایک و باوک و کەسی گەورە ساڵات